لە یەکی شوبات کە ئەحداسی تەقینەوەکە ڕوویدا کاک عەدنان لە مەڵبەند بریندار بوو برادرانی پارتی لە لق لە هەردوو کاگەستان بەڕاستی یەکێک لە پرسیارەکانم ئەوەیە دەمەوێت بزانم ینی ئەو ڕووداوە کە بەڕاستی کاریگەریەکی زۆر خراپی هەبوو برینێکی دروست کرد لەسەر دڵی هەموو کوردستانیان چ کاریگەریەکی لەسەر تۆ هەبوو؟ وەڵاهی یانیەوە هەر ئەوە بووە سەبەب ئەمن باز لە کارەکەم بینم کە ڕۆژی یەک شوبات بوو دەیکردە ڕۆژی یەکەم ڕۆژی جەژن لە هۆڵەندا ڕۆژێکی لەگەڵ ڕۆژەکانی جەژنی دیکە جیاواز بوو دەستی پێکرد بە تەلەفۆن لێدان جێژنە پیرۆزبایی جێژنەم لێ بکەن بزانن ئایا چه هەواڵێک لەکنە من هەیە ئەمیش تەلەفۆنێک دوو تەلەفۆن لە سویدەوە تەلەفۆن لە لەندەنەوە لە دەنیمارکەوە تاوەی لێ هات دیتم دەرکە لێدرا منداڵەکانی کاک شێردل حەوێزی جیرانمان بوون ئەمە لە شاری هاردەرباگ دەژیان ئەوە لە نووسبی دەژیان هاتن لەوە جێژنانە یەک دوو برادر لە ئەمستردامەوە کاک عیمادوان هاتن لەوە جێژنانە هەموو دانیشتنە بووە قەڵەباڵغیەک هەموو کڕن ئەمش ینی پێم غەریبە جەژنە ئەو قەڵەباڵغیە چێ ڕوویدا ینی لە یەکڕا تەفسیرم لۆی نییە تا گوریای کوڕی برای محەممەد خۆشناوی دکتۆر محەممەد خۆشناوی وەزیری سەحەی کۆن لە ئارن هێمەوە تەلەفۆنش لۆ کردم هەر بار ڕوشکاوی گوتی کاک ئەستا ئەگەر لێ نەبووە دوو تەقینەوە بووە لە مەڵبەند و لە لق و ئەو جازانی مەوزوع چییە ئیتر کە تەلەفۆنم کرد و تا زانیم دەنگ و باسەکە چییە زانیم چەند کەس شەهید بووینە و چەند دۆستمان شەهید بووینە و لە لق و لە مەڵبەند و ئەو خینە کو تێکەڵاو بووە بەو ئەزمەیە کە نابی ئەوڕۆ هیچ خلافێک لە مابینی کوردەکەبی لە کوردستان هەر لە بۆ خاتری شەهیدان ئەو ڕۆژە جا ئەوەی کرد بۆ بەیانی لەگەڵ کاک شەمسەدین مام شەمسەدین بگەڕێینەوە کە گەڕاینەوە ئیتر لەم تێکەڵاو بوو ڕۆژێکی زۆر ناخۆش بوو کە جەماعەتی هەر جەماعەتی UPI و سەحافە وانە پەیوەندیان پێکردم گوتیان ها گوتم هەولێر جلی ڕەشی داپۆشیوە ماڵ نەبوو لافیتەی ڕەشی نەبی ئەو ئەترافی قەڵاتێ هەر هەمووی لافیتەی ڕەش ڕۆژێکی زۆر ناخۆش بوو بەلان لە ناو ناخۆشی لە ناو ئەزمەی ناخۆشی خوا نازانی چه دەرگایشی دیکەتی لۆ دانایە دەرگای گەڕانەوەی لۆدانە بگەڕێمەوە